بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئێمە وەتاین لە شاری کۆیە لە قەبرستانێکین کە دێرە قەبرستانی کۆمەڵێک لە پیاوە گەورەکانی کوردی تایە وەکو مەلای گەورە وەکو مەسعود محەممەد وەکو کەریم شارەزا وەکو بنەماڵی جەلیزادە هەر هەمویان زانەکانیان مەلاکانیان لێرن. طبعا شاری کۆیە یەکێکە لە کۆنترین شارەکانی کوردستان. لێرە کۆمەڵێک ئاسەواری مێژوویی هەیە کە بریتە لە هەشتا شوێنی ئاسەواری هەیە کە گەورەترینیان قەڵای قشڵەیە کە لەناو کۆیایە. هەتا ئەڵێن یعنی ناوی کۆیە لە قەڵای قشڵەوە هاتووە. گوایە ئەم قەڵایە لەسەر کاروان وەکو کاروانسەرایەک دروست کرا وەختی خۆی بۆ پارێزگایی لەو ڕێگایە لەو ڕێی کاروانیە کە لێوە هاتووە. ئەم قشڵەیە خەڵکی زۆری تاکۆ بۆ تۆ کاروانی زۆری تاکۆ بۆ تۆ یان سەربازی زۆری تاکۆ بۆ تۆ. ئەم کۆبوونەوانەی کەس لێوا کۆبوونەتەوە گوایە کۆیە لەو کۆبوونەوانە کە لەو قەڵای قشڵەیە پیا بووە. لە دەوڵەتی عوسمانیشا ئەم قەڵایە بە ناوی ئاسکی قەڵا ئاسکی کۆیە بەناوبانگە. گوایە ئەم قەڵایە تەمەنی بۆ 2000 ساڵ بەعزێ لە مێژوونسانە لێن دێکۆڵەرەوان کە تەمەنی ئەم قەڵایە ئەگەڕێتەوە بۆ 2500 ساڵ لەمەوە پێش. هەتا باسی ئەوە هەیە کە کاتێککە فتوحاتی ئیسلامیەتە کوردستان یەتە کۆیە ئەو کاتە کۆیە تەنها قەڵاکەیە بێ و بازێک ماڵ بە دەور و پشتیا بێ. لەوێ اتفاقات و ڕێکەوتنوشت لەگەڵ سوپای ئیسلاماکەن و ئەم ناوچەیە مسلمانەکە پێشتر ئەم ناوچەیە ناوچەیەکی مەسیحی بووە هەتاکو هەولێر و هەتاکو نەخواروی دوکان ئەم ناوچەیە بەرەو ژوور هەر هەمووی مەسیحی بووە. بەڵام لە دوکان بەرەو خوار ئەوە زەردەشتی بوون. لێرە هەشتا شوێنی مێژوویمان هەیە کە یەکیان لە پشتمانەوەیە کە پێوتێ قەڵای جۆڵندی لە خوارمانەوە قەڵایەکی کە هەیە بە ناوی قەڵای خان و قەڵای ئاسکۆمان هەیە قەڵای ئاسکۆ سێمان هەیە کە لە خوارترەوەیە. ئەمانە هەمووی دلیل لەسەرەوەی کەەوە ئەم ناوچەیە ناوچەیەکی مێژووی بووە. ساڵی 1970 کاتێک کە کۆیە گەورەی بێ وردەوردە ئێرە ئەکرێ بە ناحیە و ئەخرێتە سەر هەولێر و پاش ئەوە بەماوەیەکی کەم ئێرە ئەکێتە قەزا و دووبارە قەزاکە ئەخێتە سەر شاری هەولێر. لێرە ساڵی 1985 بۆ یەکەم جار قوتابخانەیەک لێرە ئەکێتە قوتابخانەی حکومی لێرە ئەکێتەوە. لەبەرەوە ئەم ناوچەیە ناوچەیەکی مێژوویە و یعنی ڕۆڵێکی مێژووی زۆر گەورەی هەبوو بە تایبەتی لە ڕووی بازرگانی وەکە کاروانسەرایەک لە باکووری کوردستانەوە هاتووە لێرەوە چووە بۆ بەغاویان بە پێچەوانەوە لێرەوە گەڕاوەتۆ بۆیە. لەبەرەوە ئێرە لە مێژووە بە ناوچەیەکی مێژووی داهاندرێ. یەکێک لەو کاریگەریە گەورانەی کە لە شاری کۆیا دروستە بێ کۆچکردنی بنەماڵەی جەلیزادەیە بۆ ناو شاری کۆیە. ئەویش وەکو مەسعود محەممەد باسیەکە کە بچووکترین کوڕی ئەو بنەماڵەیە و ئەوە مەرقەکەی لێرایە. وەکو ئەو باسیەکەڵێ سەرەتا ئێمە لە دیاربەکر بووین وەکو بنەماڵە لە دیاربەکر بوون. 200 ساڵ لەمەوە پێش ئەو بنەماڵەیە لە دیاربەکر لەسەرەوەی کەوا دەوڵەتی عوسمانی ستەم لە کوردەکانی ئەو ناوچەیەکە ئەمانش قبولی ناکەن لەگەڵ حکومەتی عوسمانیا بێتە کێشە و دەمەقڕیان ئەمان ناچارە بن بار بکەن لە ناوچەی دیاربەکرەوە بارەکەن یەن بۆ دەگلاس لە منتیقەی قەڵاتزێ و پشدەر لەوێ نیشتەجێ بن. پاشان لەوێ ماوەیەکە مێننەوە و ئینجایەنە شویشان لای ڕانیە لەوێ نیشتەجێ بن. پاشان لەوێەوە کۆچەکەن پاش چەند بنەبابێک کۆچەکەن یەن بۆ جەلیزادە لە جەلی لەوێ دانشکە لە پشتیم شاخەوەیە. پاشان عەبدوڕەحمان پاشای بابان کە بینەمانە بناوەڵێکی خوێنەواری شارەزای تێگەشتون و خاوەن شەخسیاتی تایبەتی خۆیانن داوایان لێکە کە بێنە ناو شاری کۆیەوە. لەبەرەوە لێەوە بارەکەن و یەنە ناو شاری کۆیە کە لە سەردەمی مەلا عەبدوڵای باوکی مەلا محەممەدی کە بە مەلای گەورە بەناوبانە لە سەردەمی ئەوایەنە ناو شاری کۆی و لێرە نیشتەجێ بن. ئیجا لێرەوە ژیانی مەلای گەورە دەست پێەکە کە مەلای گەورە خۆی ناوی مەلا محەممەدی کوڕی مەلا عەبدوڵای کوڕی مەلا سەعدی جەلیزادەیە. ساڵی 1970 کە باوکی وەفاتەکە ئەوێتە جێەکەی لە کۆیە بێ بە مەلا بەڵام وەکو باوکی ناکە ئەم حجرەیەکی زۆر گەورە دروستەکە لە پشتی مزگەوتەکەەوە حجرێکی گەورە دروستەکە لەوێ هەتا شوێنی خەو و خواردنوانیان بووکە نزیکی 30 مەلا فەقێهێنێ لەوێ دەرزیان پێڵێ و پیاوانی زۆر گەورە بۆ ئەم کوردە پەرۆدەکە بەڵام نەک بە شێوەی بەو شێوەیە ناکە هەموو جارە بگەڕێتەوە بۆ فقە کۆنەکان بۆ شریعەتە کۆنەکان کە بۆ ئیمامی حەنەفی ئیمامی شافعی ئیمامی مالکی بەڵکو خۆی وایان تێگەێنێ ئەڵێ خۆتان بیر بکەنەوە بۆ دین خۆتان دین بۆ خۆتان شەرحکەن ئەوە قورئانە و گەورەترین سەرچاوەی ئیسلام قورئان و حەدیثە. ئەوە قورئانە و ئەوە حەدیثە و ئەوە سیرەیە
خۆتان لە ژیانی پێغەمبەر و سەحابەکانەوە شت دەربێنن مەگەڕێنەوە بۆ ئەم کتێبە کۆنانە بەم شێوە ئەوانە ئاوا پەروەردەیەکا لەبەرەوە سەقافەتێکی زۆر گەورە لە کوردستانە بەرپاکە هەتا یعنی ریفۆرمێکی دینی زۆر بەقوت لە کوردستانە پیاکە یەکێک لە ئیشە گەورەکانی کە بۆ یەکەم جار ئەم پیاوەیە کە مەسلەی کورد ئەبەسێتەوە بە دینەوە ئەڵێ دین و کورد یعنی پەیوەندیان بەیەکەوە هەیە شێراون بەیەکەوە ئەبێت دین لە ئەسڵا بۆ ئەم میلەتە هاتووە لەبەرەوە ئەبێ ئیش و کاری دین خزمەتکردن بێ بەم میلەتە لەبەرەوە ئەو زانانەی وا پەروەردەیەکا کە عەقڵێکی وشکیان نەبێ هەر لەو کتێبە کۆنە لەو دەقە کۆنانەش وەرنەگرن. مەلای گەورە لەبەرەوەی کەوا زانایەکی زۆر گەورە و بەناوبانگە بێت لەم ناوچەیە پەیوەندی لەگەڵ دەوڵەتی عوسمانیە لەگەڵ ئینگلیزەکانە لەگەڵ حکومەتی عێراقی و لەگەڵ عەشایەرەکانی ناوچەیە بێ دەوڵەتی عوسمانی ساڵ 1912 ئەیکەن بە موفتی ئەم ناوچەیە پاشان لەسەر داوای خەڵکی کۆیە خۆی هەڵەبژێرێ بۆ ئینتیخابات لە 1950 ئەبێ بە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر لیستی کۆیە پاشان ئەبێ بە ئەندامی پەرلەمان لەسەر لیستی هەولێر بۆ جارێکی کە پاشان لە ساڵ 1916 ئەیکەن بە قازی ئەم ناوچەیە لە سەردەمی ئینگلیزەکانە پاشان ئینگلیزەکان پەیوەندی زۆری لەگەڵاکەن پیاوێک لێرە بێ مستەر کوک بەناوی مستەر کوک کە حاکمی ئەم ناوچەیە بێ ڕۆژێ بۆ خزمەتی ئەڵێ ئەرێ مەلا ئەڵێن لەم قورعانەیەوە ناوی هەموو شتێکی تایە ڕاستشتیوە ئەویش ئەڵێ بەڵێ ئەڵێ بزان ناوی منی تایە ئەڵێ ناوچی ئەڵێ مستەر کوک ئەڵێ بەڵێ قورعان باسی توی شەکە ئەفەرمێوە تەرە کوکە قائیمە جا کوک لەو کاتە لە حوجرەکەیە بە پێوە وەساوە ئەڵێ خوا فەرمێ لە قورعانەوە تەرە کوکە قائیمە یعنی کوک ئەبینی بە پێوە وەساوە لە قورعانە ئەویش پیاوێکە هێنێ ئەڵێ بزانە ڕازەکە ئەم مەلایە ناوی منی تایە وەڵا سێ دەکەن لە کتێبەکان ناوی ئەوی تایە لە قورعانە تەبەن ناوەکە ئەو نییە بەڵکو دوو شەیلکانۆ بە یەکۆ کوکەکە دروست بووە مەلای گەورەی کۆیە پیاوێکی زۆر گەورە و بەتوانا و جەربەزە بووە هەتا مەلیکی عێراقی ئەو کاتە داوای لێکا کە بێتە کۆیە و لێرە لە بەردەمیان دەرس بخوێنێ دوایی پێڵێ وەرە بەغا لە کۆشکی خۆما لەوێ بژی لەگەڵ ماڵم ناڵەکەت ئاویژەڵە من حەزم لە نان و پیازە لەگەڵ ملەتی خۆما بیخۆم هەتا بێمە ئەوێ دوایی مەلای کۆیە لێرە ینی مەلیکی عێراق پاشا عێراق یە لێرە خانوویەک دروستەکە و هەموو ساڵێک تقریبان 20 ڕۆژێتە ئەو خانوو لێ لای مەلای کۆیە دەرز دەخوێنێ بەم شێوە مەلای کۆیە دوای تووشی نەخۆشیە بێ ساڵی 1943 هەر لە شاری کۆیە بە نەخۆشی مەعیدە وەفاتەکە ئەم پیاوە کۆمەڵێکی زۆر کتێبی هەیە یەکێک لەوانە کتێبێکی بۆ کورد نووسیوە بە ناوی تەفسیری کوردی کە تەفسیرێکی واقعانەی علمیە بۆ یەکەم جارە تەفسیرێک لە ڕووی علمیوە بۆ شێوەیە کە تێکەڵی بە کۆمەڵێک علم و زانستی ئەوروپی کردووە مەلای گەورەی کۆیەکە و کەسایەتێکی ئاینی وەکو مفەسیرێکی قورئان کەسێکی ناسراوە و بەتایبەت لەو دوایانە تا ڕادەیەک باسی دەکرێت من پێم وایە لە پاڵ ئەو ڕۆڵەی لە پاڵ ئەو کەسایەتی ئەو ناسنامەی کە هەیەی بەڕاستی وەکو ڕۆشنگەرێک وایە و ڕۆشنگەرێکی مێژووی ئەوە بەبێ پێدا هەڵدان و بەبێ مبالغە کۆی پرۆژە ڕۆشنگەری و میراتە فکرەکە مەلای گەورە بەتایبەت لە بەرهەمە گەورەکەی کە تەفسیری قورئانە ینی ئەو کتێبە کە کتێبێکی گەورەی 3-4 لاپەڕەیە یەکەمین بەرهەمی کوردیە یەکەمین بەرهەمی کوردیە کە بە شێوازێکی بەرفراوان ئەو بابەتە فکریانەی کە ئێمە دەڵین ڕەگەزەکانی ڕۆشنگەرین لە خۆیدا بەردەستە بکە یعنی دەکرێت بڵێن یەکەمین کتێبی بەمانای کتێبی پرۆژەیە لە کۆی ڕۆشنبیری کوردیدا بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەو تەفسیرە لە قۆناغی خۆی چاپ نەکرا و 60-70 ساڵ بە شاراوەی مایەوە ئەو بۆ هۆکارێکی ئەوەی کە لە مێژوودا ئەو ڕۆڵی کە دەبووە بیبینێ نەیبینی ینی مەلایەک بۆ جیاواز بۆ لە هەموو مەلایەک هەستی کردووە کە ئەم میلەتە پێویستی بەوە هەیە ڕیفۆرمێکی ئاینی تیا بکرێ زۆر دژی سۆفی و خانەقا و تەکیەکان بووە لە شعرەکانیان لە هەوڵەکانیان زۆر هەوڵیاوە کە کۆمەڵی کوردی دوورکەونەوە لەمانە چکە ئەمانەوەکو بڵێ دینە فرۆشن بە خەڵک و پێی و زۆر هەوڵیاوە کە ئەم کۆمەلگای کوردیە دوورکەونەوە لە ئاغا و لە دەرەبەگەکان کە ئەمانە ئەیان چەوسێننەوە زۆر داوای کردووە کە خەڵک فێری زمانی ئینگلیزی بێت لەو کاتە
فێری زمانی ئینگلیزی بێ کە زمانی هەتا بە مەسعود محەممەد ئەڵێ تۆ مێرە حجرە تۆ بڕۆ بخوێنە لە دەرەوە لە تەمەنی 8 ساڵەوە دەریەکە ئەڵێ جارێکە نێیتە حجرە بڕۆ لە مەکتەبەکانی دەرەوە بخوێ چکە کۆمەڵگەی ئایندە لە قوتابخانەوە ئاراستەیەکرد نەک لە مزگەوتەوە. ئەو ڕەحمان پاشای بابان ئەم مزگەوتە گەورەیەک ئەمە مزگەوتی گەورەی کۆیە ئێرە دروستەکە بۆ مەلا ئەسعەدی جەلیزادە دوایەوەی کە ئەو وەفاتەکە اینجا مەلای گەورەی باوکی مەلای گەورەی کۆیەکە ناوی مەلا عەبدوڵایە لێرە حجرە و مزگەوتەکەی ئەبێت و لێرە مەلای گەورە ئیجازە پێ بەخشێ. دوای ئەویش مەلای گەورە ئێرەکە بە حجرە و مزگەوت و شوێنێکی گەورە و هەتا نووسینەکانی زۆربەی لێرە ئابێ تەفسیرەکەی تەفسیری کوردی لەم مزگەوتە ئەنووسێ فەقەیەکی زۆری لە مزگەوتە ئابێ ئەمە گەورەترین مزگەوتی کۆیە کە بە ناوی مزگەوتی گەورەی کۆیە بەناوبانگەوە مەلای گەورە لێرە پەروەردە بووە.